سڵاتان لەبێت ئەم کاتتان باش دکتۆر ئاراس برادۆستیم لە پرۆگرامێکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم. ئێمە بەردەوام دژایەتی قەڵەوی دەکەین، دەڵێین قەڵەوی خراپە، بەڵام ئەمڕۆ هاتوین دەمانەوێت کێشی خەڵک زیادکەین. لە دکتۆر ئاراس سەرمان لێ شێواوە، ڕۆژێک دەڵێی لاواز بنەوە، ڕۆژێک دەڵێ قەڵەو بن. ناڵین لاواز بنەوە، دەڵێین کێشتان ڕێک خەنەوە بۆ ئەوانەی قەڵەون. تۆ دەبێت کێش ڕێک بیت نەک قەڵەو، کێش ڕێک بیت نەک لاواز. بۆ ئەوانەشی کە لاوازن واتە کێشیان کەمترە لە کێشی تەندروست، دەبێت کێشیان تۆزێک بەرزکەینەوە نەک قەڵەویان کەین. تۆزە کێشیان بەرز دەکەینەوە بۆ ئەوەی کێش ڕێک بن. ئەمڕۆ ئەو شتانەی کە لە بەردەمی مندان گیراوەیەکی سحراوی دروست دەکەین کە هاوکارت دەبێت بۆی کێشت ڕێکخەیتەوە. بەڵام ئەمە بە تەنیا بەس نییە، پێویستی بە پاکجێکی تەواوە بە ڕێخستنی ستایلی ژیان هەیە کە ئەمڕۆ ئێمە لەم بەرنامەیە پێتانی دەڵێین بۆ ئەوەی تا هەتایە کێشت ڕێک بێ، نەک دوو مانگ قەڵەو بیت و دوایی تەندروستیتی لەسەردانەی و دوایش لاواز بیتەوە، نەک بۆ ماوەیەکی زۆر قەڵەو بیت و تەندروستیتی لەسەردانەی بۆ ڕیش بچیت و سمێڵیشت دابنێبانی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە دڵنیام دەزانن چێم لەگەڵدایە، دڵنیام دەزانن چێ میوانمە ئەمڕۆ، بەڵام دەستخۆش ئەحمەد ترسام بکەویت، بەڵام خۆتان بیبینن میوانەکەمان ئاشکرا بوو. دکتۆر بینایی کامەران، دکتۆر بینایی کامەران پسپۆری خۆراک لە ستۆدیۆ لەگەڵ دکتۆر بخێر بیت. زۆر سپاس هەڵ باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز. هەروەها ئەمڕۆ ئەم گەنجە قۆزەشمان لایە کاڤاریش دەڵێ هەرچی دەیکەم و نایکەم کێشم زیاد نابێت. کاڤار چۆنی؟ سلام باش دکتۆرە. سپاس دەکەم. کاڤاریان چی؟ چیاکە لە کوردستانی باکوور. دەستت خۆش. کاڤار چیاکە لە کوردستانی باکوور. کاڤار کێشت زیاد ناکە؟ زیاد ناکات. هەوڵت داوە؟ هەوڵێکی هەم بۆ نەداوە، ینی زۆر هەوڵ بدەم، ینی بە توندی هەوڵ بدەم، بە قورسی هەوڵ بدەم، بەڵام هەز دەکەی کێش زیاد ناکە. تەمەنت چەندە؟ 19 ساڵی. دکتۆر بینایی، بۆ کاڤار و هاوشێوەکانی قەڵەو نابن، قەڵەو نابن، ینی کێشیان زیاد ناکە، هەر بە لاوازی دەمێنن. ئێمە چۆن هەندێک کەسمان هەیە بەدەست کێشەی قەڵەویەوە ئیزعاج بۆ خۆی زەعیفەکە و قەڵەوە بێتەوە، هەندێک کەسیشمان هەیە بەڕاستی ئەوێت چەند کیلۆیەک زیابێ، بۆی جسمی ڕێکتر بێ، بۆی قوتی باشتر بێ، بۆی ماسوولکەی جوانتر بێ، بەڵام ناتوانێت بەڕاستی، ینی ڕۆژانە ئێمە لەم کەسانە سەردانمانەکەن و چەندین گەنجی وەکو کاکە کاڤار و چەندین مناڵیش کە دایک و باوکەکە زۆر هەوڵی لەگەڵێن بۆ ئەوەی کە هەست ئەکەن لاوازە، هەستەکەن بێڕەنگە، هەستەکەن لە چاو ڕەفیقەکانی باڵای باش نییە، گەشەی باش نییە، بەڵام چەند ڕێگەیەک ئەگرنە بەر ناتوانن چونکە کاتیە. باش لاوازی یعنی وەزنت بۆ باڵات کەمترە لەوەی کە پێویستە هەبێت، چونکە ئێمە بەپێی بەدی ماس ئیندێکس ئەو پێوەری کە هەمانە ئەگەر وەزن لەسەر باڵا دووجا لە 18 کەمتر بێ، واتە 7 و 16 و 14 و ئەمانە بێت پێی ئەوترێ کێشت کەمە بۆ باڵات. و ئەم حاڵەتە بەڕاستی تەنها ئەوە نییە کە تۆ لە دەرەوە ئەیبینی کەسەکە لاوازە، نەحەقی نییە ئەوێ زیاکە، چونکە لە ناویشەوە چەند کێشەیەکی بۆ دروست دەکات. چۆن ئێمە ئەم گۆشتە کە لەسەر ئێسقانە ئەگەر لاواز بێت تەمسیلی چەند گۆست شتێکی تر ئەکا لە ناوەوە، بۆ نمونە دڵ گۆشتە، خەڵگەی برژێنەی خوا، ئەو گۆشتەش لاوازە، لە تەمەنێکی گەنجە لەوانەیە بەس مەبەستی دەرەوەی بێ، حەزەکات گۆشتەکە زیابێ لە دەرەوە بیبینێ، بەس ئەگەر ئەم گەنجە بەم نەوعە نەقسە ماسوولکەیە بچێتە چەمەن، خطوڕەیە ڕیسکە بۆ نەخۆشی دڵ، بۆ مەشاکلی زەخت،
بۆ مەشاکلی بەرزبوونەوەی چەوری چونکە ئەم گۆشتەی لەش یارمەتی سووتانی چەوری ئەیە مانای ئەوە نییە کە کەسێک لاوازە کە چەوری ژێرپێستی نییە زەعیف دەرەکەوێ یعنی چەوری نییە لە ناوەوە من چەندین کەسیە بۆلام کە پێکاتی لەشی بۆ ئەەکەم هاتووە قەڵەو بێ بە سیرەکەم چەوری جگەری بەرزە چەوری ناوەوەی بەرزە خۆ زەعیفە لەبەرەوەی باش نایسووتێنێ لەبەرەوە عادەتەن ئەگەر کەسێک بە زەعیفی بەرەو تەمەن بڕوا ئەمە باش نییە خطوڕێ بۆ ژیانی باش لەبیرتان بێت کە کاڤار ئەمڕۆ لەگەڵماندایە خۆی خوێندکاری بەشی خۆراکە لە کۆلێژی زانستە تەندروستیەکانی زانکۆی هەولێری پزیشکی خۆی دوایی دەبێتە ئەو کەسەی کە خەڵک ڕاوێژی خۆراکی لێوەردەگرێت بەڵام ئەمڕۆ کە لەگەڵماندایە بۆ گەیاندنی پامەکەیە هیچ پرسیارت لێی هەیە بەڵێ کاکە کاڤار تۆ یەکێکی لەو کەسانە چکە ئێمە دوو جۆر لاوازمان هەیە کاک دکتۆر جۆرێکمان هەیە خواردن زۆرە خوا بەڵام قەڵەو نابێ ئەوەیە کە ئێمە لەناو خۆمانە پێڵین ئەو کەسە شانزارەکەیە مەسەن زۆر جار من کەسێکم بۆیە قەڵەوە ئەڵێ وڵی دکتۆرە برادەرەکەم سێ ئەوەی منەخوا بەڵام زۆریش زەعیفە ڕاستەکە خەڵکمان هەیە وایە خەڵکێکیشمان هەیە کە پێی ناخورێ ناتوانێت ئەوە بخوا کە لەشی پێویستێتی بۆیە لاوازە زۆر جاریش ئەو کەسانە لە مناڵا زۆرترن تۆ کامی تۆ کامیانی دووەمیان خواردن کەم دەخۆم خواردن کەم دەخۆم دووەمیان کاڤار پێی ناخورێ ئەوە کاڤار بەڵێ. هەنی جاری وایە لە ژەمێکە هەستەکەی زۆرت برسیە بەس کە ئەچیتە سەر خواردنەکە مەسەلەن ناخۆم. کە نیوەیە خۆیت دوایی هەستەکەی مەعیدەت پڕە و تۆزێکیش دڕەن برسیت ئەبێتەوە بڵێ بۆ دەینە سەر بۆ ئەگەر پرسیارت لە کاڤار نەماوە بەڵێ بەس یەک پرسیارم لە کاکە کاڤار هەیە کاکە کاڤار خەوت چۆنە تۆ خراپە وڵە خەوی خراپە خراپیانی چی کاڤار کەم دەخەوی درەنگ دەخەوی درەنگ دەخۆم ساعت چەند 12 بەولەوە 12 بەولاوە بەڵێ. چەند سعات دەخەوی تەمان درەنگ دەخۆم بەڵام کە خەوتم زۆر دەخۆم ینی ئۆکەی درەنگ هەڵدەستم ینی ئەم لەو کەسانەیە کە خەوی شەوی کەمە خەوی ڕۆژی زۆرترە بەڵێ بەیانیان دڕان هەڵەسێت کە دەڵێت ئەمە تیپیکەڵ کە دەڵێ 12 بەولاوە هەستم کرد تا 4 دەڕۆی هەندێک جار. نانە ئەوە زۆرە ئێ باش ئەگەر پێویستمان بە کاڤار نەمام چوە کاڤار لێرە هاوکاریشمانە لە ڕێخستنی بەرنمەکە ئەندامی دکتۆر ئاراس کۆمینیتیە و ئەم کۆمەڵە گەنجن کە زۆر هاوکارن لە جێبەجێکردنی بەرنمەکە ئەگەر پێویستمان پێ ناوێت پێویستمان کاڤار دەچێت خەریکی ئیش و کاری خۆی دەبێت تەواو زۆر سپاس دەستا کاکەگیان خۆش بە زۆرمان بە سەیرمانکە بۆ ئەوەی بزانین کە چۆن چارەسەریکەین هیچ پرسیارت هەیە خۆت تاوای پرسیارم نییە تا زۆر سپاس دەکەم دەست خۆش کاڤار زۆر مەمنون زۆر سپاس دکتۆر زۆر سپاس سلام. بفەرموو لەگەڵ دکتۆر بیناییش دەینە سەر هۆکار هۆکار ئەو کەسانی کە ناتوانن وەزنیان زیابێ یان خواردن ئەخۆن بەڵام خواردنەکە بەباشی لە گەدە و ڕیخۆڵە هەرس نابێت بۆیە ناتوانن بەباشی بیمژن بۆ خوێن کە ئەڵێم خواردن یعنی چی پرۆتین چەوری خوێ ڤیتامین کانزا و شەکریش هەندێک جار ئەم خواردنانە بەشێکی زۆری کە ئەیخوا کەسەکە زۆرە خوا بەس ناتوانێ بیمژێ بۆ خوێن چونکە گەدەی ناتوانێت جوان شی کاتەوە کونیلەی ڕیخۆڵەش ناتوانێ بیمژێ بۆ خوێن بۆیە بەشێکی زۆری پێکاتی خۆراکەکە ئەچێ بۆ پیسایی کەسەکە ئەچێ بۆ تەوالێت کە ئەیخوا قەڵەو نابێ پێی ئەمە جۆرێک جۆرێکی تریان لەبەر ئەوەی هەر کێشەی گەدە و ڕیخۆڵەیە خاوە هەرسی خاوە برسی نابێ ناتوانێت ئەو خواردنە کە ئەخوا خواردنی چەند ژەمێکی پێشوو هێشتا گەدە و ڕیخۆڵەی خەریکێتی کاتێکی زۆرتری ئەوێ بۆ هەرسی خواردن میتابۆلیزمی خاوە بۆیە برسی نابێ ناتوانێت ژەمەکە بەباشی بخوا بۆیە ئەو خواردنش بەباشی هەم دیسشی ناکاتەوە کەواتە لە هەر دوولاوە کەمیشە و ئەو کەمەش بۆ خۆی نییە بەشێکی زۆری هەم ئەڕوا بۆ تەوالێت بۆ چیوان ئەمان بۆچی بەڵام جۆری دیکەمان هەیە کە پەیوەست بێ بە جۆرێکی نەخۆشیە بەڵێ خۆی عادەتەن ئەو قسەی تۆ زۆر ڕاستە چونکە نوعێکمان هەیە لە مناڵیەوە لاوازە هەر لە مناڵیەوە کە گەورە ئەبێت جینێتیک یعنی جیناتی کەسەکە لە دایکی یا لە باوکی وەرەگرێ وردیلەیە ئەمە جاری وایە تەندروستە ئەگەر خۆراکی کەسەکە باش بێ بەڵام ئەگەر کەم بخوا لەگەڵیا زۆرتر وردی لەبێ زۆر بچووکتر بێ گەشەی دواکەوێ ئەمە باش نییە
نوعێکی ترمان هەیە لە دوای نەخۆشیەکی ڤایرۆسی یان لە دوای نەخۆشیەک ئێستا من زۆر کەسم بۆ ئێڵە دکتۆرە دوای کۆرۆناوام لێ هاتووە بەڕاستی هەر سمتێک چۆن ناتوانم وەزنم زیابێ و ئیستیفادە لە خواردن ناکەم خۆم هەستی پێ ئەەکەم یعنی سەیری کە دوای نەخۆشیەکی ڤایرۆسی واو لێ ئەکا بۆ زۆر ساڵەکانی تری ژیانت ئیستیفادە لەو خواردنە نەکەی کە ئەیخۆی یعنی هەیە لە مناڵیەوە ئەم کێشەی هەیە لە خوڵقیەوە هەشە لە دوای نەخۆشیەک وای لێیە بەڵام من بەپێی تەجروبەی خۆم و بەپێی ئەو شتانی کە ئەیزانم لەسەر زەعیفی لە 180 بۆ 90 هۆکارەکە ئەگەڕێنمەوە بۆ کێشەی هەرس لە کەسەکەیە جا ئەو کێشەیە عەفو یان هەستی پێ ئەکا چکە زۆر جار هەیە لە وڵی دکتۆرە ئەمە تۆ یەک بیڵێ مەعی دەوڕی خۆڵم لە ژیان ما کێشەم نەبووە هەشە یەک زەرف نازووری پێیە کەیت ئێوێ قەڵەو بێ ئەڵێ دکتۆرە وڵی من لەوەتی هەم ئازارمیات کە خواردنە خۆم ئیزعاجە بم قەبزم سکمە چێ مەسەلەن مەعیدەم دڵە کزەم هەیە نامرتاحم فعلا فحسی دنیاشی کردووە چونکە ئەمە ئیشە خۆبرین نییە ئیشەکەی خاوە هیچ دەرناکەوێت ئیشی ڕیخۆڵەکانی گەدە و ڕیخۆڵەکانی باشە نەخۆشی بۆ ئەوەی کەمینەیەکیشە بەڵام بۆی ئەمە بە تەواوی لا بدەین بچینە سەر هۆکارەکانی دیکە کەسێک بۆ نەکە کێشەی غودەی هەیە بۆ نمونە یا کێشەیەکی زیندە نەخۆشیێکی زیندە چالاکەکانی جستەی هەیە ئەمانە ڕێژەکەیان کەمە کەمترا مەسەلەن لە بینی 10 بۆ 15 دەرونی هەیە لە 100 بۆ 15 ئەو کەسانە کە لە گەورەیە مەسەلەن تۆ قەڵەویت بەڵام ئێستا زۆر لاوازی ناتوانانی قەڵەو بیتەوە ئەمە ئەوانن کە دوای نەشتەرگەری گەدە و ڕیخۆڵە دوای توشبوون بە نەخۆشی غودەی دەرەقین لە جۆری سەریع ئەوانەی کە سەریعن نەک تەمەڵ و لەگەڵ دوو نەخۆشیە شێرپەنجەییەکان زۆربەی ئەبێتە هۆی لاوازێکی زۆر و لەگەڵ نەخۆشیە دەرونیەکان هەندێک لە نەخۆشیە دەرونیەکان ئەبێتە هۆی قەڵەوی بەهۆی عیلاجەکەوە هەندێکیان ئەبێتە هۆی نەخواردن ئەبێتە هۆی لاوازی زۆربەی کاتیش بە ناڕاستە و خۆ ئەم هۆکارانەش تەسیرەکەنەوە سەر گەدا یاواو لێ ئەەکەن نەخۆی یاواو لێ ئەەکەن خواردن هەرسنەکەی کەواتە تۆ ئەتوانی بڵێ هەموو زەعیفێک ئەگەر هەرسی باش بێ باش بخوا و ئەوەی ئەیخوا بۆ خۆی بێ پرۆتین و چەوری و کانزا و ڤیتامین وەرگێ کێشەی زەعیفی نابێ باسی ئەوە ناکەم کە وەزنی وردیلەیە یعنی خۆی زەعیفە نوێنێ بەڵام تەندروستە کێشی بۆ باڵای باش بۆ نابیتەوە مامۆستام باش بۆ ئەوەی لەسەر تەختە سپیەکە بۆمان باسکەی کە من دیسان ڕۆڵی خوێندکارێکی عاقڵ دەگێڕ هۆکارەکان ئێمە من لە ڕسما زۆر خراپم ڕاستە حەزم لێە خشت شەرحکەم زۆر بۆی بەرامبەرەکەم جوان تێبگا بەڵام نووسینی دەست و خەتم و ڕسمم خراپە بمبورن ئەگەر ئەمە بە خراپی گەدە و ڕیخۆڵە بێ ئێمە ڕێڕەوی خۆراکمان هەیە کە لە دەم دەست پێ ئەکا بە کۆم کۆتاییەت ئەمە گەدەیە ئەمە ڕیخۆڵەیە زۆربەی کردداری هەرس لە گەدەیە ڕوئەیە هەرسی پرۆتین بەشێک لە شەکرەکان و بەشێکی کەم لە چەوری زۆربەی هەرسەکان لە بەشی یەکەمی ڕیخۆڵە ڕوئەیە و مژینی خواردنەکان ئەوەی لە گەدەش هەرس بووە ئەوەی لە ڕیخۆڵەش هەرس بووە هەمووی لە ڕیخۆڵەوە ئەچێ بۆ ناو خوێن بۆی ئەو کەسە ئیستیفادەی لێکا ببێ بە گۆشت ببێ بە چەوری ژێرپێست وەزنی پێی ڕێکخا ئەم دیوارە ئەگەر بین گەورەی کەین 3 بەشە لە دەمەوە باشە باشە عیبی نییە ئەو تەدریبم خەتت خۆشە ڕسمیشت باشە ناڵێم ڕسم زۆر جوانە ئەگەر ئەمە ئیتر مولولەکانی خوێن بێت یعنی لێرە خواردنەکە ئیتر ئەگاتە خوێن بۆی بمژرێ لە زۆربەی لە دیواری ڕیخۆڵەوەیە عەفو بەس خۆی ڕسمی دیوارەکەم لە گەدە کردووە چکە ئەمەلیەی هەرس وردکردنی خواردن بە تایبەتی پرۆتین لە ناو گەدە ڕوئەیە چەوری زۆرتری لە ڕیخۆڵە ڕوئەیە شەکر هەرسی شەکر لە دەمەوە دەست پێ ئەکا ئەمە زۆر گرنگە بیزانن کاتێک کە تۆ خواردنێکە خۆی مەسەلەن برنج و فاسۆلیا و مریشکە خۆی ئەم خواردنە لە گەدەیە وردەبێت ئەبێ بە پێکاتەی پرۆتین شەکری برنجەکە لە دەمەوە دەستەکا بە هەرس
لە چەوریەکان لێرێ هەمووی بەیەکەوە خواردنەکە دوای 2 بۆ 4 سەعات بۆ 6 سەعات بەپێی کەسەکە بەپێی جوڵەی کەسەکە ئەمژرێ بۆ خوێن و سوودی لێ ئەبینێ. ئەم سێ دیوارە چین کە یارمەتی ئەم هەرسە ئەیەن و یارمەتی مژینی خواردنەکە ئەیەن بۆ ئەوەی تۆ سوود لەو خواردنە وەرگری کە خواردوتە. یەکەم بەشی دیواری گەدە و ڕیخۆڵە و هەموو پێکاتەی هەرس بریتیە لە لینجی. لینجی یعنی میوکەس کە ئەمە زۆر یارمەتی ئەمەلیەی هەرسەیە لە گەدەیە، زۆر مهمە بۆ ئەوەی گەدە و ڕیخۆڵە ئیشی خۆی بکە. ئێستا من بەداخەوە ئەڵێم یعنی خەڵکی نەکەر لاواز، خەڵکی طەبیعی، خەڵکی قەڵەویش لە 60 بۆ 80 کێشەی گەدە و ڕیخۆڵی هەیە. ئەڵێ ناتوانم بەعزێ خواردن بخۆم، سکمە ئاوسێ، کۆڵۆنمە، مەشاکلی غازاتم هەیە، مەشاکلی قەبزیم هەیە، مەشاکلی قەبزی زۆرە ئێستا. ئەمە پەیوەندی بە پەردەلینجەوە بە هەرسەوە هەیە. بەڵێ ئەو پەردەلینجیە زۆر گرنگە بۆ عملیەی هەرس بۆی تۆ بتوانی ئەو خواردنی ئەیخۆی ئیزعاجە نەکا و بەڕاستیش سوودی لێ ببینی. لە ئەخیرا پێکاتەکان بچێتە خوێنتەوە، چونکە بەڕاستی پێتان بڵێم خواردن نیعمەتە، ئەبێ وەکو نیعمەت سەیریکەین. هیچ تەواوکەرێکی خۆراک، هیچ حەبێک، هیچ ڤیتامینێک جێگرەوەی ئەو یاپراخ و گۆشت و مریشکە نییە کە تۆ ئەیخۆی بەدەمی خۆت. بەڵام کاتێک تۆ خراپە کە ئیسیفادە لەو خواردنە ناکەی و بەداخیشەوە ئەڵێم لەم عەسڕەی ئێستا زۆر بەمان ئیسیفادی لە هەمووی ناکەین. باش پەردەی دووەم پەردەی یەکەم لینجیە کە پێڵێن میوکەس. لە 90 میوکەس ئاوە. ئاوی کەم بێ ئەم پەردەیە و فت. جوانە. پەردەی دووهەم بەکتریای سوودبەخشە کە پێی ئەوترێ مضادات حەیەویە مفیدە یان پرۆبایەتیکس بە ئینگلیزی، بە کوردی بەکتریای سوودبەخش. ئەو کەسانی ئەبینی ئەڵێ ڤایرۆسی مەعیدە و ڕیخۆڵم هەیە، ئیلتیهابم هەیە، فطریاتم هەیە، هەمووی نەقسی ئەم بەکتریایەیە. چونکە ئەم بەکتریایەیە کە مەعیدە و ڕیخۆڵت مەناعی بەرزەکە ئەتپارێزێ لەوەی تووشی ئیلتیهابات بی. کە تۆ ئەم بەکتریایەت نەمێنێ زوو تووشی ئیلتیهابە بی، زوو مەشاکلی گەدەت ئەبێ و خواردنی شەرس ناکەی. ئەم بەکتریایە زۆر گرنگە لە لەشمان. تەنانەت ڕەبتی بینی مێشک و مەعیدە کە زۆر هەیە کە خەڵکێک ئەڵێ کە من سترێسم خواردنەکەم ئەبێ بە ئازار یان ئیسیفادەی لێ ناکەم، یان کەسێک ئەڵێ کە قەلقم غازاتم بۆ دروستە بێ. بۆ چونکە لە ڕێگەی ئەم بەکتریایەوە هۆرمۆنی سیرۆتۆنین و دۆپامین تەئسیرەکەن لە مێشک و مەزاجی خەڵک و قەلقی خەڵک و هێورکەرەوەی خەڵک دابینەکەن. یعنی ئەم بەکتریایە زۆر گرنگە لە لەشمان. ئەم بەکتریایە بە شێوازی ژیان کە غەڵەت بێ ئەمرێ، کە تۆ شیرینی خۆربی، کە تۆ خەوت باش نەبێ، مەوزوعەکە گەرمە، کە تۆ خواردنەکانی کە ئەی خۆی شتی باش نەبێ بۆ بەکتریاکان ئەمرن، چونکە ئەمانە بەکتریای زیندون ئەمرن. پێویستیان بە خواردنی باشە، پێویستیان بە فایبەرە، پێویستیان بە ڕووەکە زیاتر، نەک بە خواردنی شەکر و نان. باش ئەم بەکتریا سوودبەخشانە کە نەبێت هەرست خراپە بێ، ئیسیفادە لە خواردن ناکەی و مەعیدەت زۆر خاو ئەبێ، خواردنەکە لە باتی بە 2 بۆ 4 سەعات هەزم کەیت و برسیت بێتەوە، وەکو کاکە کاڤار وتی کە ئەچێتە سەر سفرە زوو تێرە بێت، چونکە خواردنی کۆنی تایە، چونکە بەکتریاکەی نییە تا یارمەتی با زوو بڕوا. باش جوڵەی مەعیدە و ڕیخۆڵە زۆر ڕەبتی هەیە بە ئیشی بەکتریاکان. دیواری سێهەم گۆشتە، گۆشتێکی تەنکە، ماسوولکەی دیواری مەعیدە و ڕیخۆڵە. باوەڕکە ئەو کەسانی کە تووشی برین ئەبن، تووشی قورحە و سووربوونەوە ئەبن، لە 180 ئەم دوو دیوارەیان نەماوە، گۆشتەکەیە برینارە. بۆچی؟ چونکە ئەمانە وەکو حەرەسێکن، لینجێکە حەرەسە، گۆشتەکە ئەپارێزێ، بەکتریاکە حەرەسە. نایەڵێ کە تۆ خواردنێکی تون ئەخۆی، ترشە خۆی، کە خواردنێکی تۆزێ بەقوە دەخۆی، چەورە خۆی، عەزێتی گۆشتی مەعیدە و با. بەکتریا و لینجێکە وردی ئەکەن، شی ئەکەنەوە، ئەیکەن بە پێکاتێکی تەندروست بۆ گۆشتی ڕێڕەوی هەرس. باشە. بەڵام کە تۆ ئەم دوو تەبەقەیە و نەما بێ یا لاواز بوو بێ، گۆشتەکە دایمە بێتاقەتە، ئازارتە بێ و خواردن ئیسیفادە لێ ناکەی. باش خەریکە جەڕست لێ دەدا مەکتەبە کەواتە ئەمە هۆکارە کە کەسێک لاوازە. زۆر جوان و ورد بوو، بەڵام بەس بۆ ئەوەی بینەری ئێمە بەڵێ بە
سادەیی ئەوەی کە ئێستا باست کرد بە سادەیی وەریگرێتەوە. بەڵێ ئێستا ئێمە فەرموو. لە گەدەماندا سێ دیوار هەیە. دیوارمان هەیە. هی یەکەممان کە لینجەکەیە 190 ئاوە. بەس بەڵێ. دەمەوێت لە هەر یەکێک ئەوان بەڵێ، پێ بڵێ بەڵێ. کە من لینجی. چۆن چاکی ئەوە بکەین. 190 ئاوە. ئەمە چۆن پارێزم کاتە بۆی هەرسم باش بێت. ئەبێ ئاو خۆربی. ئاو چەند؟ ئێستا بۆ کەسێکی وەکو کاڤار کە ئەها. زەعیفە، ئەو کەسانی کە زەعیفن کە پێکهاتی لەشیان بۆ ئەەکەی خوێیان کەمە، چەوریان کەمە، بۆ چکە خواردن وەرناگرن. دای مەسیرەکەم نیسبەتی خوێی لەشیان، خوێ یعنی چی؟ پۆتاسیۆم، مەگنیسیۆم، سۆدیۆم، کلۆر، خوێ. باش. پێکهاتی خوێ یۆد، هەندێک خوێ هەیە زۆر گرنگە. باش. بەڵام هەمویان کەمە کە کەسێک خوێی کەم بێ، چەوری کەم بێ، تینووی نابێ، ئاو ناخوا، لینجەکەی خراپە بێ، خوی زەعیفە، ئەوەنەی کە زەعیفە بێ، خوی زەعیفە، ئەوەنەی کە ناتوانێت ئیسفادە لە ئەمە خواردن. چارەسەرکەین لەبیرتان بێت کە ئێستا ئەمە باسی سێ پەردەی دیواری گەدە و ڕیخۆڵەکانمان دەکەین. ئەمە هی یەکەمە کە لینجی لینجەکەیە، پەردە لینجەکەیە، پەردەی یەکەمە. دکتۆر بینایی دەڵێ 190 ئاوە دەبێت ئاو زۆر بخۆنەوە. ئەمە یەکەم. یەکەم شت کەواتە چارەسەری هەرس بە ئاوە. ئەمە تۆ ئەگەر یەکێ بتەوێت کێشی زیاکەی ئەبێ ئیش لەسەر هەر سووڕی خۆڵی بکەیت. باش. ئاو ڕۆژی 8 بۆ 10 پەرداخ یان 6 بۆ 8 پەرداخ ئەگەر مناڵ بن، بەڵام لەسەر سفرە نا، پێشنان و دواینان. باش ڕوونە. دیواری دووەم. ئەمە یەکەم. ئەمە یەکەم تەواو. عفو. ئەمە یەکەم تەواو بە ئاو حەلمان کرد. دووەم بەکتریای سوودبەخش. بەکتریای سوودبەخش بەچی زۆرە بێ و دەچێت بەچی زۆر دەبێت. ئافرین بە شێوازی ژیان. شێوازی ڕاستی ژیان لە دوو ڕێگەی سەرەکی خۆراکی تەندروست زیاکەی نەخواردنی خواردنی خراپ واتە شەکر و شیرینی لەگەڵ خەو. ئەو دوو شتە گرنگە بۆ دروستبوونی بەکتریای سوودبەخش، چاکبوونەوەی مەناعەی ڕیخۆڵە و مەعیدە. باش. ئەمە بۆ هەموو کەسێک ڕاستە. هەر کەسێک کە بیەوێ سوود لە خواردن وەربگرێ پێویست دەکا یەکەم پەردەی یەکەمی گەدە و ڕیخۆڵەکانی باشکە بە خواردنەوەی ئاوی زۆر. دووەم پەردەی دووەمی باشکە کە پەردەی بەکتریای سوودبەخشە. ئەو پەردەی بەکتری ئەمە دڵ نییە على ساز بیە. ئەم پەردەی بەکتریای سوودبەخشە بە خواردنی خۆراکی تەندروست بە نەخواردنی ئەو شتە خراپانەی کە ئێمە هەمیشە باسی دەکەین، هەروەها بەڕێخستنی خەو. پەردەی سێهەم ماسوولکەیە. ماسوولکە وەکو باسم کرد کە کەسێک لاوازە بۆ خواردن باش وەرناگرێ، چونکە کە گۆشتی دەست و قاچی لاوازە، گۆشتی ناوەوەشی لاوازە. ئەمە ژێکێکە لە گۆشتەکان. گۆشتی مەعیدەشی لاوازە، کەواتە بوویە بە هەرسێکیان ئەبێتە هۆی ئەوەی کەسەکە هەرسێکی خراپی هەبێ بەڕاستی ئیسیفادە لە خواردن نەکا. یەک شتێ زۆر گرنگە لە کەسی زەعیفا بیزانن، دایمە چەوریان کەمترە لە خەڵکی تەبیعی، پرۆتینیان کەمترە، ئاویان کەمترە، خوێیان کەمترە، بەڵام شەکریان کەم نییە. قەت نەمبینیوە خەڵکی زەعیف بێ بۆلام، تەنانەت ئەوانەی کەمیژە خۆن شەکر و شیرینی دایمە شەکر هەیە. بۆ پێش ئەوەی بۆ یەکەم پێ بڵێ بۆی ئەمە ڕوون بێت. ئێمە لە بەرنامەی دیکە باسمان کردووە کە کەسی لاواز دەکرێت کەسی کێشڕێک نەک لاواز دەکرێت چەوری بەرز بێ. باسی چەوریەکانی خوێنمان کردووە. ئەمە بۆ کەسێکە کە کێش قەڵەو نییە. ئێمە وات تێگەشتون کە کەسێک دەبێت قەڵەو بێت بۆی چەوریەکانی خوێنی زۆر بن، گوتمان مەرج نییە. ئاگاتان لەوێ. ئەمە باسی کەسێکە کە کێشی زۆر کەمەواتە لە خواری کێشڕێکە. ئەم هاوکێشەیە بۆ ئەو کەسانەیە. اینجا پێم بڵێ بۆ هەندێک جاریش بۆی ئەو قسەی تۆ ڕاستکەینەوە. هەندێک کەس هەیە زۆر لاوازە، خوار کێشڕێکە، بەڵام چەوری باشی کەمە، HDL کەمە، بەڵام LDL و کۆلیسترۆڵ و ترایگلیسراید واتە چەوریە خراپەکانی دڵ و خوێنی بەرزە، چونکە شەکری هەیە، چونکە شەکرە ئەبێ بە چەوری. ئەو هەرسی چەوری خراپە، هەرسی شەکری خراپ نییە.
کەواتە کەسێک کە دەکرێت نەک کێشڕێک بێ کێشی لە لاوازەکانیش بێ زۆرە بە هەمان شێوە چەوریە خراپەکانی هەر بەرز بەرزێ بێت. ئەمە تەنیا بۆ کەسی ئۆکەی ئێستا کەواتە ئەمە ڕاستکردنەوە نەبوو ئەمە پشت بۆ ئەستور مشاکردی کردن. بەڵێ بەڵێ یعنی وتمان ئێمە کە ئەڵین چەوری کەمە خەڵکی زەعیف یان لاواز مەبەستمان چەوری باشیان کەمە چونکە باش. ئەم چەوریە باشانە بەڕاستی پێویستی بە هەرسە باش. پێویستی بە سێ دیوارەکەیە ڕوونە. بەس چەوری خراپ کە لە شەکر دروستە بێ بۆ شەکریان بەرزە بەرزە چونکە شەکر هەرسی لە دەمەوە دەست وردە پێەکە وردەش دەچینەولە بەڵێ باش هەرسی شەکر لە دەمەوە دەست پێەکە لە دەمە ئەنزیمێکەیە کە ئەتوانێت شەکر بکا بە گلوکۆز و بیمژێ بۆ خوێن یان حازریکە بۆ ئەوەی کە لە ڕیخۆڵا بە ئاسانی بچێ بۆ خوێن پێویستی بە گەدە نییە شەکر و نان هەرسکە باش ئێستا بۆ نمونە بووی جوان تێبگەن ئەگەر یەکێ ببورێتەوە ئێستا یەکێ لێرە ببورێتەوە بڵێن وەڵا ئەم کەسە شەکری دابەزیوە بوراوەتەوە کابرا بێهۆشە یەک تۆس شەکر یان خورما یان هەنگوین یان شەربەت من چەندین جار لە دەوام کە ئەو کاتە لە بوژانەوەی دڵداواممانە کرد کە کەسێکیانە هێنا بە بورانەوە یەکسەر شتێکی شیرین کە شکمان هەبووە شەکری دابەزیوە ئەما خستە سەر زمانی ئەگە فعلەن کە فەحسی شەکرەمان بۆ کرد ئەگە شەکرە دابەزین بۆ یەکسەر چاویە کردەوە خۆ کابرا بێهۆشە ئەی بۆ چاوی کردەوە خۆ قوتی نەیاوە تا هەرسیکە مژینی شیرینی و شەکر لە دەمەوە دەستی پێکرد ئافرین چکە هەرز بوو کەواتە ئەمەیان وەرەگرن شەکریان هەیە بەس چەوری و پرۆتین و ڤیتامین وەرناگرن کەواتە لەشی خەڵکی زەعیف وایە شەکری خانی زۆرە چەوری و پرۆتین و ڤیتامینی کەمە قەڵە و سەلامەتترە بۆ ئەم مۆزعە بڵێن بۆ چکە قەڵە و هەمووی زۆرە مەعیدەی ساغە چەوری زۆرە پرۆتینی زۆرە خوێی زۆرە ئاوی زۆرە جارجار شەکریشی زۆرە خۆ من ناڵێ من بە باشە بەس ئەمەش خەتەرە تۆ بە تەنیا شەکر زاڵە ڕوونە ئێستا دەبێت بە کورتی ئەم دووەم پێ بڵێ پێش خواردن دوای خواردن دوای دەینە سەر گیراوەکە پێش خواردن دوای خواردن کەسێک کە کێشی زۆر نزمە دەبێت چی بکات بەڵێ من عادەتەن ئەو کەسانی کە زۆر لاوازن پێیان ئەڵێم ئەبێ ئاو بخۆن بۆی دیواری مەعیدە و ڕیخۆڵەتان هەرس بکە ئەڵێ وڵڵاهی دکتۆرە بە زۆریش یەک پەرداخم پێ ناخورێ یان دایکێتی لەگەڵی هاتووە عادەتەن ئەم کەسانە عمریان گەنجە لە 7 ساڵ بۆ 16 بۆ 22 ساڵ زۆریان بۆلام بۆ ئەم حاڵەتی وەزن زیابوونە عادەتەن ئەڵێن وڵڵاهی ئاومان پێ ناخورێ من ئەڵێم ئاو نەخۆی چانابی ئەڵێ ئەی چی بکەم حلێکەیە کە زۆر باشە هەموو ئەو خواردنانی کە ئەی خۆیت لە ژەمەکەیە کە کەسێک کە لاوازە ئەوێ ئاو بخوا بووی باش بێ مەسەلەن دوای لێنان کە دایکت یان خوشکت یان خۆت خواردنەکەت لێناوە خوێنتان تێکردووە ڕۆنتان تێکردووە بەشە قاپەکەی خۆت لە برنج لە شلە لە شۆربا لە پەتاتە لە یاپرا خەر خواردنێگە خۆی کەمێک زیاتر دوای کوڵان زەیتی زەیتون و کەوچکە چایەک خوێی هیمالایی پێوەکە ئەتوانی ئەمە خۆی هیمالایە ئەمەش لەسەری نووسراوە زەیتی زەیتونە ئەمە دوای ئامادەکردن و دوای کوڵانی هێنانە سەر سفرە بەڵێ ئەتوانیشن مثلا یعنی دوای ئەوەی کە پێی لێنراوە خوێی خۆی تێکراوە خواردنەکە ڕۆنی خۆی تێکراوە ئەمە بە زیادە بە ئەکسترا ئەکەینە سەری باش ئەشتوانین لەسەر تەباخەکە لە تاوەیەکی بچووکە بیکەینە سەری بۆی تۆزە گەرمیکەینەوە ها خۆشترە دەم بکێشێتەوە 2 دقە ئەگەر لەسەر سفرەکەش بیکەی بە زەڵاتە و شتەکە و زۆر باشە ئەمە یارمەتی دووشتەیە یارمەتی ئەوە ئەیە تەقەڵوسی مەعیدە و ڕیخۆڵە باشتر بێت چکە ئەمە بەقوتە بۆ خواردنەکە و دوایش تینوو دەکا کە ئەوە شتێکی گرنگە بۆی باشبی ئەمە بۆ کەسێکە کە کێشی زۆر کەمە دەیەوێت کێشی باش کاتەوە ڕێکی خاتەوە گوتمان نەقەڵە و ئەمە پێش خواردن دوای خواردن ئەمەشم بۆ ئەمە لەسەر خواردن و زۆر جار من بۆیاندا ئەنێم وەکو ئەکسترا کالۆری یعنی کالۆریکی ئضافیان ئەینێ بۆ ئەوەی بتوانن کێشیان زیابێت چکە ئەمان عادەتەن کەم خۆرن چکە گۆشتی مەعیدەیان بچووکترە ئەڵێم کەوچکێک یان 2 کەوچک ڕاشی یان کەرەی عەلی بابا پینەت بەتەر یان بە تێکەڵی ڕاشی و کەرەکە لەگەڵ 2 خورما یان 5 دەنک توی وشک یان هەنگوین یان مرەبا یان دۆشاوی خورما تێکەڵکەن هەروەکو شیرینیەک بەس گرنگە مباشرەتەن دوایان بێ یعنی کە برنج و شلەکەت خوارد یەکسەر ئەم کەرەی عەلی بابا و خورما و ڕاشیەکە بخۆی وەکو شتێکی زیایە لەگەڵ خواردنەکە
وەکو ئەکسترا کالۆری و بە سوودیشە چونکە ڕاشی و کەری عەلی بابا هەم پرۆتینی باشە هەم چەوری باشە و هەرسیشی ئاسانە. ڕاشی یان تەحین بەڵام لەبیرتان بێت کە ئێمە پێشتر گوتومانە دەبێت ڕاشی یان تەحینەکە یا هەرێک لەوانەیە کە باسمان کرد تا دەتوانی دەبێت خۆماڵی بن تەندروست بن کاڵتیان باش بێت ئەگەر وانە بێت زیانیان زۆر دەبێت. دکتۆر ئەمە شتێکی زۆر باشە بۆ تینوێتی. یعنی ئەم شتەکە ئەخۆی دوایان تاقیکەنەوە ئەو کەسانی کە تینویان نابێ و وەزنیان کەمە بەڕاستی کە ئەی خۆن دوای هەموو ژەمێک یان عەلەقل دوای دوو ژەم بەڕاستی زۆر تین و تەکا دوایی باش و زۆر گرنگە ئاو خواردن بۆ ئەوەی بتەوێت کێشە زیابێ. ئێستا هەمویان چاوەڕێی ئەوەن کە شەربەتە یا گیراوەکە باسکەین با باسی نەکەین باچی بۆ ئەوی چاوەڕێمانکەن تا ئەمە لە ئەخیر باس دەکەین. ئێستا ئەوەم پێ بڵێ هەندێک کەس پەنا دەبەن بۆ شتی دیکە بۆ ڕێگەی دیکەی نازانستی و ناتەندروست بۆ کەش زیاد بوون. بەڵێ هیچ کاتێک ئێمە هیچ نەوع عیلاجێکمان نییە کە ڕێگە پێدراو بێ بۆ قەڵەو بوون. من دەرمانمان نییە. دەرمان نییە قەڵەوتکە نەخێر لە ڕووی زانستیەوە نەخێر بەڵام ئێستا دەرمان هەیە دەفرۆشرێ و خەڵک بەکاری دێنێ بۆی قەڵەو بێ بەڵام زانستی نییە. باش بۆچی ئێمە ئەزانین کێشیان چییە؟ ئێمە بۆ کەسێک کە بمانەوێ وەزنی زیابێت چەند تەواوکەرێکی خۆراک بەکارێنین. بۆ نمونە من بەکتریای سوودبەخش ئەم بە شێوەی تۆز بە مناڵ بە شێوەی حەب بە گەورە ئەڵم بووی یارمەتی بم زوو دروستی کەینەوە بووی باش بێت بووی هەرسکە ئەمە دەرمان نییە ئەمە قەڵەوی ناکە ئەمە هەرسی باشەکە. یەک ئەتوانین ئەکسترا پرۆتین بین. پرۆتین هەیە مەسەلەن سائیلە پرۆتین بە شیر هەیە پرۆتینی بەرزە مەسەلەن ئەتوانین سەپلیمنت بین وەکو مەسەلەن چەند مادەیەکەن وەکو سپایرۆلینا وەکو مۆرینگا کە ئەمانە ئەعشابن تەواوکەری خۆراکن کەسەکە ئەگەر کێشیشی تۆزێک پێی زیابێ ئەو کێشە زیابوونە سەریعە نییە کە خۆی بە شتێکی تر ئەیکا بەڵام پێی زیا ئەبێ بەڵام کاتی نییە. یعنی تۆ پرۆتینی لەشێ باشەکەی پێکاتی گۆشتەکە و زیاەکەی ئەمە کاتی نابێ بەڵام عیلاجی قەڵەوبوون کە ئیش لەسەر کەسەکە ئەکات بۆ ئەوەی کە ئاو لە ژێر پێستی کۆبێتەوە زۆر جار یعنی ئەمە شتێکی دەبێ ئەمە شتێکی زۆر کاتیە و بەڕاستی کە زەعیف ئەبنەوە زۆر چرچە بن. بۆچی خراپە ئەو دەیەوێ پف بێ قەیناکە دەڵێ من ڕازیم بۆ لەبەرەوەی تاکەی خوا خۆی هیچی سەلامەت نییە لە دوای یەک مانگ یان دوو مانگ هەر کاتێ وازی لێنێ زەعیفە بێتەوە من پێم سەیرە یعنی بۆچیتە بۆ دوو مانگ قەڵەوبی هیچ کەسێکم نەدیوە من کە بە عیلاجێکی غەڵەت قەڵەوە بێ قەڵەویەکەی بەدڵ بێ جوان بێ و بمێنێت نەمبینیوە بەڕاستی ئەوە جگەلەوەی کە یەک دنیا زیانی بەسەر بێجگەلەوەی کە زۆر بۆ کچ من زۆر ئەیبینم بۆ کیسی هێلکەیان بۆ مشاکلی هۆرمۆن خۆی دەڵێ دکتۆرە من ئەو حەبم بەکارهێنا ڕاستی ئۆنلاین کڕیب ناوی هیچ شتێ ناڵێم من بەس ئەڵێ من ئەمەم کڕیوە و بەڕاستی بەکارم هێناوە 3 مانگ دوای ئەوە سووری ماگانم تێکچووە ئێستا کیسم هەیە و وەزنیشم پێیزیا بوو ئەو کاتە بەس ئێستا وەکو خۆم لێ هاتۆ ئەم ستۆریە زۆرە بەشێکیان لە دوای بەکارهێنانی ئەم دەرمانانەی خۆ قەڵەوکردن کە خۆ پفکردنە خۆ قەڵەوکردن نییە لە دوای بەکارهێنانی ئەم دەرمانانە تووشی بۆ نمونە کێشەی گەورە بوون لە ئەندامە سەرەکیەکانی جەستە بوون لە گورچیلە کەسەکە گورچیلەی لەسەر دادەنێ بۆ ئەوی بۆ ماوەیەک پف بێ بە حساب جوان بێ کێشەکە ئەوەیە لە سەرتاوە لە بەرەوەی بە هێواشی کار دەکا لە سەرتاوە هەستی پێ ناکە یەکسەر خۆ ئەمڕۆ نایخواسبەی گورچیلەکەی لە کار بکەوێ خۆی هەموو شتێکی خراپ وایە یەکسەر هەستی پێ هێواشیە بەڵێ باش ئەی ئەو بەناو دەرمانە سروشتیانە ئەوان خۆ سروشتین وەکو لە بازار ئێستا کۆمەڵێک دەرمان دەفرۆشرێن دەڵێن ئەمانە دەرمانیش سروشتین بۆ خۆ قەڵەوکردن زیانیان نییە شتیوان نییە یعنی ئەگەر دەرمانێکە بێکو پێم وتی مەسەلەن ئێستا ئێمە ڕاشی کەرەی عەلی بابا ئەمانە خواردنن سپایرۆلینا ئەمانە خواردنن یعنی لە عالەما هەموو خەڵکێک ئەیخوا وەکو ئەکسترا پرۆتین بۆ ئەوەی کە ئەو کەسە کالۆریکی زیاتری هەبێ وزنی زیابێ بەس شتێکمان نییە کە پێی بوترێ دەرمانی سروشتی و وەزنە زیابێ یەک شتیکە هەیە هەندێک لە دەرمانەکان کە باوەڕپێکراون زانستیەن ئەتوانین بەکاری بێنین بە ڕێژەیەکی مەحدود و بۆ هەموو کەسێکیش نا بۆ ئیشتیها زیابوون
باش مثلا ئەم حاڵەتەمان هەیە کە لە ڕێگەی زیابوونی ئیشتیهاکەوە وای لێ ئەەکەین فترەیەک تا ئەو خواردنە باشانە ئەخوا و چاکە بێتەوە باش بۆ ئەوە بەکاری ئەهێنین نەک ئیشتیهاکە دانین بۆ وسیلەیەک بۆ قەڵەو بوون چونکە ئەگەر تۆ بە ئیشتیها زیابوون خۆ قەڵەوکەی ئەی کەوازە لێهێنا زعیفە بیتەوە وەکو مۆزوعی ئەوەی دەرزی قەڵەو بوون کە تۆ ئیشتیهاتە گرێ فترەیەکەی گرێ کەوازی لێنی زۆرە خۆی ڕوونە عینەن شتە تۆ لەگەڵ ئەوە دایت کە کەسەکە ستایلی ژیانی وەکو پاکجێک بە باشی ڕێکخاتەوە بەڵێ بۆ ئەوەی کێشی زیاد بکە بە لە کێش ڕێگەی ڕێک بێ، چاکردنی هەر سووڕی خۆڵە هۆکارەکە چارەسەرکە بزەبت تۆ کە هۆکارەکە چارەسەر دەکەی دوایی بە بەردەوامی سوودی لێوەردەگرێت منەتێ بە دکتۆر نامێنێ منەتێ بە دەرمان نامێنێ خۆش نییە تۆ هەموو دقەیەک حەسکی قەڵەوبی فترەیەک وەرزشی ماسوولکە ئەەکەی فترەیە پرۆتینە کڕی فترەیەک عیلاجی ئۆنلاینە کڕی فترەیەکی بۆ لای من فترێگەچی بۆ دکتۆرێکی تر خەریکی و بەڕاستیش زۆر بیکات هەم لە ناحەی مادیەوە زەرەرەکەی هەم نفسیەن بێتاقەتەبی لە ئەخیریشا بەڕاستی باوەڕ ناکەم سوود ببینی ئەبێت تۆ بی کێشەکە چاکەی من ئێستا تێم گەیانن کە مەعیدە و ڕیخۆڵە ئەساسە بۆ ئەوەی تۆ خواردن بخۆی زۆر بخۆی و سوودیشی لێ ببینی دوو کەس دەتوانن دوو کەس کە لاوازن کێشیان کەمە یا دوو کەس کە قەڵەون هەمان ڕێژیم بەکاربێنن نەخێر دراوسێکەمان هاتۆتە لای تۆ بەڵێ تەواو تەواو سوودی وەرگرتووە ئێمنیش هەمان کێشەم هەیە بۆ هەمان شت جێبەجێنەکەم دکتۆریان ئێمە لەم مجتەمەعە کە ئەژین یەک کێشەی زۆر گەورەمان هەیە من زۆر بەداخەوە ئەیڵێم ئێمە زۆر چاولێکەرین باوەڕم پێ بکە نازانم بۆ چونکە ئەم چاولێکەریە من یان ئەوەیە تۆ لە بەرنمەیەک باسی کرد سێلف کۆنفیدەنسە سیقەمان بە خۆمان کەمە دایمە ئەو بەرامبەرت کە ئەبینی شتێکی باشتر یا جوانتری هەیە هەستەکەی ئەبێت تۆ ژوابی ئەتەوێت چاوی لێکەی ئەگەر بە دزیشەوە بێ ئەتەوێت بزانی چی کردووە بووی بیکەی وا ئەزانی کە تۆ وەکو ئەو بکەی وەکو ئەو سوودی لێ ئەبینی وانە شتێکی ئەمەوێ بیزانن لەمڕۆوە بۆ قەڵەو بوون بۆ زەعیف بوون بۆ تەندروستی هیچ دوو کەسێک بەڕاستی وەکو یەک نییە من تەمەنا کرد بتوانم عیلەیەک گێت فەقیرە بەرنمەیەک بۆ مناڵێکی دانێم بڵێم بۆ هەر چوار مناڵەکە و بەکاری بێنە لە دڵەوە تەمەنا ئەەکەم ناتوانی ئەمە مەسئولیەتە چونکە لەوانەیە ئەو مناڵەیان نەوعێک بێ شتێکی کەم بێ ئەو بە شتێک سوود ببینێ ئەوەی تریان بە شتێکی کە سوود دەبینێ بەڕاستی شوایە ئەمە پزیشکی پسپۆر دوای پشکنینی ورد بڕیاری لەسەر دەدات بەڵێ اینجا ئێستا زانستی پزیشکی بەشەیەکی گشتی بەرەو ئەوە دەڕوە کە دوو کەس هەمان نەخۆشیان هەبێ هەمان تەمەنیان هەبێ هەمان ڕەگەزن هەمان ستایلی ژیانیان هەیە هەمان دۆخی کۆمەڵایەتیان هەیە لە هەمان شاری وڵات و ماڵیشدا دەژین بەڵام بەرەو ئەوە دەڕۆین کە چارەسەرەکە جودا دەبێت چونکە ئەمانە دوو کەسی جیاواز بەڵێ ئێستا دیراسی توینەکە ئەو دیراسی زۆر دڵنیایەوە لە 2007 لە هاروارد کراوە مثلەن دوو کەس ئایدنتیکەڵ توین ئێمەزانین چیە یعنی لێ کێلکە دروست بوون ئەو دوو مناڵە دوانن و لەیەک هێلکە بەڵام جیناتیان فەرقی هەیە بەپی گەورەبوونیان بەپی ئەو شتانی کە تەسیری لەم کردووە لە بیرکردنەوەی ئەو مناڵە لە خەوی ئەو مناڵە لە خواردنی ئەو مناڵە کە ئەگاتە عمرێکی معەن یەکێکیان قەڵەوە یەکێکیان نەخۆشە ئەوەی کەوانیە ئەو شتە تەسیری دەرمانیان لەسەر تاقی کردوونەتەوە دەرمانێک کە بۆ ئەم مناڵە زۆر سوودی لێبینیەوە بۆ ئەمیان هیچ سوودێکی لێ نەبینی هیچ کاریگەری نەبووە بۆی باش توین دوانە باش هیچ هەڵەیەکی دیکەی تێگەشتنی باو هەیە بەڵێ بەداخەوە ئەڵێم باسیکەی فەر ئێمە لەگەڵ ئەوەی زۆر چاولێکەرین کە کەسێ شتێ بەکارێنێ ئێمە ئەچین ئەیکڕینەوە و بەکاری ئەهێنین و ئەزانین بۆ ئێمەش باشە ئەمە غەڵەتە باشە دووهەم نابێ باوەڕ بە هەموو شتێ بکەین بەڕاستی من بەداخەوە ئەڵێم ئێستا خۆتان ئێوە لە سوۆشیال میدیا کارەکەن من ئەوەی وەڵام من لە سوۆشیال میدیا کار ناکەم ئەی لە میدیا کارەکەم لە میدیا باش عەفو نەیزانم جێی ناکەمەوە بەس ئەوەنی ئەزانم ئەم شتانە بەڵێ سالاک نیم تێدا ئەم شتانە لە 4 ساڵی ئەخیرەوە بۆ بە پارە پیاکردن لەگەڵ ڕێزما بە ڤیوەر بە زیابوونی ڤیوەر تایتڵ ئەگۆڕن باوەڕکە تایتڵ ئەگۆڕن من سایتی زۆر معبەرم هەیە کە وەختی خۆی سەعیم لەسەرە کرد ئێستا تایتڵ بە غەڵەت دائەنێ بۆ ئەوی تۆ بیخوێنیتەوە بۆی ڤیوەری زۆر بێ پارە وەرگرێ لە یوتیوب اینجا وەرە لە مجتەمەعێکی وەکو ئێمە کە بەڕاستی زۆر کەس بێدەرامەتە زۆر جار تۆ پەنا ئەبەیتە بەر بڵاوکردنەوەی شتێک یان زیابوونی بینەر بۆ شتێک بۆ ئەوی پارە پیاکەی ئەم شتە شەرت نییە ڕاست بێ شەرتیش نییە کە ڕاستیش بێ بۆ هەموو کەس ڕاست بێ نابێت تۆ باوەڕ بە هەموو شتێ بکەی کە ئەی خوێنیتەوە کە بەرگوێتەکەوێ بەڕاستی پێچانەڵێم زۆر جار خەڵک بەوە چاواشە بووە یەتە ژوورەوە ئەڵێم شەکر مەخۆ خورما بخۆ ئەڵێ دکتۆرە وڵا گوێم لێ بوتیان خورما خراپە بە چاوە وڵا دکتۆرە گوێم لێ بووە ئەڵێن ئاو باشە لەسەر سفرە وڵا دکتۆرە گوێم لێ بووە ئەڵێن ئەو خواردنی کە تۆ ئەڵەی زۆر باشە چای سەوز بۆ دڵ خراپە ڕاستەکە گوێی لێ بووە ڕاستەکە
سایتێک باسی کردووە کابرایەک باسی کردووە کتێبێک باسی کردووە ئەمە تەجروبەی شخصیە ئەمە نەبووە بە دیراسە نەبووە بە توێژینەوە نەسەلمێنراوە بەس خەڵک باوەڕی پێەکە باش ئەمە بە هەمان شێوە دیسانێکی لەو کێشانەمانە کۆمەڵی خەڵک بۆ بەناوبانگ بوون بە تایبەتی کێسە سوۆشال میدیا هەموو کەسێک مینبەرێکی هەیە تەلەڤیزیۆنێکی بەڵێ، سوۆشال بەڵێ. میدیا دەتوانی بێت لایف بکەیتەوە بەڵێ من بیستومە دەڵێ بەو زانستەی کە من کەڵەکەم کردووە هێشتا دکتۆریش نییە بەو زانستەی من کەڵەکەم کردووە قسەیەک دەکا پێچەوانەی زانست ڕاستە تۆ هاروەردی ئۆکسفۆردی جۆنز هۆپکینزی یەک شتی کەش زانست دکتۆر. کەڵەکە کرد یەک شتی کەشێ زۆر دوو مهمە. مانگە ئیش دەکەی لەم مەوزوعی خۆراکەیە کە تۆ زۆر احتیمام بە خۆراگەی لە بەرنامەکەتا و من زۆر گوێی لێگرم لە بەرنامەی خۆراک لە تۆش و لە هەموو لایەک بەڕاستی بۆم دەرکەوتووە ئەبێ خەڵک ئەوە بزانێ ئێمە ناتوانین حتمی بین من ناتوانم بێم بڵێم لیمۆ باشە وانییە باشە چۆن یعنی هیچ شتێ ناتوانی بڵێ وەڵا لیمۆ مەخۆ زەعیفە ناکە وەڵا خوێ هیمالایە خراپە ئەم بەڕەهایی. شتانە نابێت بە مطلقی نابێت نابێ علمی باش. خۆراک علمێکی گۆڕاوە علمێکە جیاوازی لەسرە دیراسەکان جیاوازی لەسرە باوەڕم پێگە یەک شتە پێ بڵێم دیراسە هەیە لەسەر شیر ئەڵێ ئەم شیرە زۆر زۆر باشە بۆ سەحەت کە لە ئەخیرایی تەسەر دیراسەکە تەواوەکەی پرۆسیجەرەکەی و چۆن بەکار هاتووە سیرەکەی شەریکەی ئەو شیرە سپۆنسەری کردووە پارەی دیراسەکەی یاوە ڕوونە. بۆیە باش دەرچووە باش یعنی ناتوانی باوەڕ پێ بکەی با- نابێ من بێمە سەر تەلەڤیزیۆن بڵێم ئەو شتە تەواو وا بکە ئەو شتەش وامەکە نییە شتی وانە بڕۆینە ئەولا بگەڕێنەوە بۆ ئەوێ دەچینەوە ئەوێ بۆ ئەوەی یەکشت بەس بەدەم ڕێگاوە بەڵێ گوڵچنین فەرموو زۆر سپاس بەدەم ڕێگاوەم بۆ باسکە کە دایکێک بۆی منداڵەکەی کێشی زیادکە شتی شیرینی دەداتێ بەڵێ من خۆم دایکم و دایمەن مناڵەکەم بە مناڵی کەم خۆر بوو بەڕاستی پێتان بڵم باشە بۆیە زۆر زۆر لیان تێ ئەگەم کەین یعنی هەمووکو دایکێک هەمووکو دکتۆرێک لیان تێ ئەگەم ئەڵێ دکتۆرە مەسەلەن برنج و شلەکە ناخوا دوای ئەوە هەستەکەم برسیەتی هەستەکەم بێهێزە مناڵەکەم تااقەتی نییە یەکسەر داوای کێکەکە یان داوای پسکیتەکە یان داوای شتی دوکانەکە ئەسڵەن خواخوامە بیخوایەڵە ئەڵێت خۆشم وا بووم من لە فترەیەک هێشتا دیراسەم نەکرد بوو تەلەبەی طب بووم یعنی لە فنلەندا ئەژیام هێشتا ئەم خوێنەوە مناڵم هەبوو بەڕاستی نەمەزانی کە ئەمی بەمێ ئەبێ بیەمێ وامەزانی لە بروینانی نەخواردو ئەترسان بمرێ لە برسا بەس ئێستا بۆم دەرکەوتووە کە چەند هەڵە بووم و حەزەکەم هەموو کەس بزانێ لێرەوە کە بەڕاستی کە تۆ مناڵەکەت خواردنی سەر سفرەکە ئەو خواردنەی کە بە سوودا کە گۆشت و مریشک و قیمە و شفتە و یا پراخ و برنج و شلە بۆ کردووە یان هێلکە و بۆ کردووە کە نایخوا کە کەمەخوا کە دوای 2 سەعات برسی ئەبێ هەستەکەی ئێوێشتی دوکان بخوا مەهێڵە مەهێڵە لێ کاتا بیەڵە کە چێشتەکەی توی خوارد یەکسەر دوای ئەوە کەمێ شیرینی بخواقینا کە لێرە باسمان بەس نابێ شیرینی جێگرەوەی ژەم بێ بۆ مناڵی زەعیف قەت ڕوونە لەسەر مێزێک لەولا کۆمەڵێک خۆراکمان داناون ئەو خۆراکانە ناتەندروستن ناچینە سەریان هەموو جارێک باسی دەکەین ها خواردنی خواردنە خێراکان خۆراکە خێراکانن خواردنەوە گازیەکانن خواردنەوە وزەبەخشەکانن شیرینین کێک و پسکیت و کولیچە و شتی دوکان باش ئێستا 5 خولەکمان ماوە یا 4 خولەکمان ماوە ئەم شەربەتەم بۆ باسکە ئەوە گیراوە سەحریەکەیە بزەوت من خۆم ڕاستی بۆ کەسەکانی کەن بۆلام زۆر سوودی لێ بینن بۆیە حەزەکەم بینەرەکانیش سوودی لێ بینن بۆ کێش زیابوون بەکاری ئەهێنین بۆ مناڵ ئەبێ بۆ گەورە ئەبێ بۆ کەسێکە بێ کە وەرزش ئەکا و بۆ کەسێکیژە بێ کە وەرزش ناکا ئەتوانی ڕۆژی جارێکی بخۆی ئەتوانی ڕۆژی 2 بۆ 3 جاریش بیخۆی ئەتوانی وەکو ژەمی بەیانی بەکاری بێنی یا ئێستا وەکو پارشێ و ئەشتوانی لە بینی ژەم وەکو سناک بەکاری بێنی مەسەلەن شەوان عسران ئەتوانی 2 سەعات پێش خەوتن بەکاری بێنی ئەم پێکاتەیە من زۆر جار چوریە بە سوودەکان و پرۆتینە بە سوودەکان بۆ ئەو کەسانەدا ئەنێم کە کێشیان کەمە بۆچی چونکە کە پێکاتی لەشیان بۆ ئەەکەم سیرەکەم چوریشیان کەمە پرۆتینیشیان کەمە کەواتە ئەم شتانە پێکاتی هەردووکی تایە پێیان ئەڵێم ئاردی باەم با هەبێ ئاردی فستق ئاردی کونجی زۆر باشە دەستخۆش یەک پەرداخ شیر ئەوەی ئەمە یەک پەرداخ شیر ئەم شەربەتەیان پێ ئەڵم کە دروستیکەن یەک پەرداخی شیر بەڵێ زیاتری کەم یا بەسە ئەتوانی بەسە جارە باش یەک بۆ 2 خورما یەک بۆ 2 خورما بێ ناوکەکەی دەرهێنی باشە لەگەڵ
کەوچکی لێنیە ویستیشم بڵم کەوچک بێنن قەی ناکە ئێستا حەلی دەکەین کەوچک هەیە بەس دەبێت بیدۆزینەوە بەس قەینا کاتمانکەەوە کێشە نیە حەلی دەکەم تۆ پێم بڵێ من زۆر مەزوتم لە قیاس یاڵا إيه. عادەتەن ئەم ئاردانە ئەگەر بتەوێ ئیشی ئەمە ئاردی دایکەکە چی و چییە؟ ئەمەیان فستقا ئاردی فستق ئاردی گوێز ئاردی گوێس ئاردی کونجی ئاردی باەم جا زۆر جارەڵێ ئەی دکتۆرە ئاردی من خۆم فستق. ئەی خۆم مەسە گوێزەکە ئەخۆم بۆ بیکەم بە ئارد ئێ ناتوانانی هەرسیکەی ئێستا ئاردی تا باسم فستق و کرد ئاردی گوێز و ئاردی ئەمەیان کونجیە کونجی، ئەمەیان ئەمەش باەمە بادەم. إيه. ئەم ئاردانە ئەمانت پێویست نییە ئەمە شۆفانە ئەمە تۆوی کەتانە شۆفان و هەردووکیمانەوێت کەتانی مۆزەکەشمانەوێت مۆزیشماندێ زۆر بوو ئێ ئەم یاڵا ئەم با تێکەڵیکەین باتێکەڵیکەین ئەم ئاردانە ئەگەر بتەوێ ئیشی دایکەکە ئاسانکەی ئەتوانی بڵی لە قوتوویەکە یەکی 5-6 کەوچکی بۆ تێکەڵکە و داینێ لە مەطبەخ بۆی ئەم شەربەتی پێ دروستکەی ئەشتوانی ئاوە بە جیاجیا داینەی إيه. ئەم ئاردانە فستقەکە مەسەلەن کەوچکێک بۆ ناو ئەو شیرمۆزە ڕەمەزانە نایخۆین ئاخر دەست خۆش ئەمە بۆ نمونە بۆی خەڵک تێبگا ئەمە ئاردی گوێزەکەیە ئاردی کەوچکێک گوێزەکەش کەوچکێک ئەگەر هەموو قیاسی شیمان کەوچک. تێکەڵ کرد بێ ئاردی چەرەسەکان ئەتوانی بە هەمووی سێ کەوچکی تێکەی قیاسی کەوچک لای خۆمە ئۆتە زۆر باشە دەست خۆش ئەمەش ئاردی باەم ئەمەش ئاردی باەم و ئەتوانین یەک مۆزی تێکەین من جاری واڵە مەگەر مۆستان نەبێت شەرنیە هەموو ئەمە؟ ڕۆژێ مۆزمان هەبێ ئەتوانی لاڵەنگی تێکەی شلیکی تێکەی سێوێکی تێکەی بە پێی ماڵی خۆتان باش دوو کەوچک شۆفان دوو کەوچک دوو جار ئەمە کەوچکێک ئەمە دوو ئەشتوان کەوچکەکان گەورەترکەن ینی و یەک کەوچک تۆوی کەتان تۆوی کەتان یان لە تێ ئەڤۆکادۆ یان ئەتوانن هینیش بەکاربێنن تۆوی شیا لەگەڵ یەک مۆز بەس ئاگاتان لێبێت ئێستا من کەوچکەکەم درەنگە بۆی کەوچکەکەم دەرنەهێنا بە کەوچکەکە خۆشتریشە بە کەوچک قیاسێکی بیکە باش نییە ئەوە بەس من کردن بەس من بۆم هەیە لە جاتی کەوچک دەستم بەکاربێنم ئەم شیرمۆزە بۆ کەسێک کە وەرزشیش ئەکام تەمەنێکی هەیە گەنجە مەسەلەن 16 بۆ 25 ساڵ کە تەمرینی ماسوولکە ئەکا ئەتوانێت یەک هێلکەی کاڵی تێکا بە شەرتە هێلکەی کوردی بێ پیس نەبێ ها ئەمە بۆ وەرزشوانانە ئەوانەی کە بەس بۆ مناڵ و بۆ کەسێکە کچێکە ئێوە بەس بەبێ وەرزش کێشی زیابێ ئەتوانێت ئەمە شەوان بخوایە بەیانیان لە جیاتینان یا بینی ژەم دەست خۆش تەواو یەڵا ئامادەن قەومە ئای خۆش دیارە وەکووە بڵم خۆش دیارە دوایین بە کاڤار کاڤار حازر بە کێڵە بە ڕۆژ ئەمە ڕۆژی چەند جار توانێت ڕۆژی یەک جار دوو جار سێ جار بە پێی حەزی خۆی ئەشتوانی بیهێڵێتەوە مەسا ئێستا دروستە بۆ نەکردووە ماوەی چەند لە سەلاجەکە تا بەیانی بۆ ماوەی ڕۆژە هیچی لێ نایە نەنە بۆ ماوەی چەند لەسەر ئەمە بەردەوام بێ تا کێشی سەیریکە ڕێگەخە تاکو تۆزێ وەزنی زیاد ئەبێ ئەگاتە کێشێکی تەندروست کە خۆی ئێوێ ئەتوانێت ڕۆژانە بەکاری بێنێ دوایی ئەتوانێت بیکا بە هەفتەی دوو جار هەفتەی جارێ بەو شێوەیە وەرزش کا زیاتر ئەمە دیسان بۆی ئیشەکە ئاسان بێت دەست خۆش یەکسەر دەیخەمە ناوە پەرداخەوە ئەمە زۆر بەتامە من خۆم ناوێرم بیخۆم دەستم قەڵەو بم بزانە زۆر باشە ئێستا ئەمە زۆر تەندروستە کالۆری زۆرە پرۆتینی زۆرە چەوری بە سوودی زۆرە و زۆر باشە من پێتانەڵم قەت شیر بەتەنیا مێن بە مناڵی زەعیف شیر بەتەنیا لە دوای 2 ساڵی هیچ سوودێکی نییە ئیشتیهای ئەگرێ و بەس شەکرەکەی زاڵە بێ بەڕاستی بەڵام ئەگەر بی شیرەکە ئاوا ئاردێکی بۆ تێکەی هەر نەتان بێ بەس ئاردی بایەمیشی تێکە خوورمایەکی تێکە مۆزێکی تێکە قەت شیرمۆزی بازار مەکڕن چکە زۆربەی شەکرە بەڕاستی خود لە ماڵەوە ئەو تا چەنی پێچوو ئێمە 4 دقا کاتمان هەبوو بەڵێ 2 دقی پێچوو 2 دقە بۆ ئێ. 3 دقە پێشتر ئەو ئامادەی ئاردانە ئەتوانی بۆ یەک مانگ لە سەلاجەیە هەبێت یاڵا بانای خوای لێ بێنین نابێت تەواو ئێستا ئەمەش گەشت ئاسانە بە ڕێگە دروستە زانستیەکە کێشت ڕێک خەرەوە نەک بە دەرمان و بە ناو دەرمانی سروشتی و ئەمانە جەستە و تەندروستیت وێران دەکەن تا تۆزێ پفت دەکەن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆش ئیشەڵا سوودی هەبێ بۆ هەموو لایەک زۆر سپاسان دەکەم سپاس تەندروست بن